کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمانی عێراق لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان ئومێدی ئەوەی نهێنایە ئاراوە بگەنە بڕیارێکی ڕوون لەبارەی گەڕانەوە بۆ بەغدا یان فرۆشتنی نەوتیێرێم بە شێوەی سەربەخۆ. بڕیارێکە لیژنەیەکی عەبدوستار مەجید وەزیری کوشتوکاڵ و ئاودێری حکومەتی هەرێم ئاماژەی بۆەوە کرد بۆ هەڵسەنگاندنی قسەی پەرلەمانتاران و حکومەت بڕیارە لیژنەیەکی هونەری لە هەردوو لا پێک بێنرێت. وتیشی ئەگەر حکومەت $1 زیاتری لە بودجێ عێراق دەستکەوێت ئەوە ناگەڕێتەوە بۆ جێبەجێکردنی یاسای بودجەی 2007 عێراق. قسەکانی عەبدوستار مەجید لە کاتێکدا بوو بەشێک لە سەرۆک فراکسیۆنەکان جەختیان لەوە کردەوە باوەڕیان بە داتاکانی حکومەت نییە. لەو بارەیەوە کاو محەممەد سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ڕایگەیان لە کۆبوونەوەکەدا ناڕوونیان بینیوە بۆ نمونە باسی دانەوەی قەرز کراوە لەلایەن حکومەتەوە کە لە سەدا 40 داهاتی حکومەت بۆ قەرزی کۆمپانیاکان دەڕوا بەڵام لایەنی قەرزدەر دیار نییە بۆیە بڕوایان بە داتاکانی حکومەت نەهێناوە. هاوکاتی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان سەرۆکی فراکسیۆنەکانی دیکە بەشێکیان باوەڕیان وایە لێک تێگەیشتن هەبووە لە نێوان فراکسیۆنەکان و حکومەت بۆ ئەوەی کۆبوونەوەی زیاتر بکەن. هەروەکو ئاڵا تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی باسی کرد بە گوێرەی زانیاریەکان لە کۆبوونەوەکەی حکومەت و پەرلەمانتاراندا هەر یەکە بەجیا هەوڵیەوەیان داوە بیرۆکەی خۆیان بخەنە ڕوو. پەرلەمانتاران هەوڵیان داوە بیرۆکەکانی خۆیان بەداتا بۆ حکومەت بسەلمێنن. حکومەتیش هەوڵی داوە بیرۆکەکانی خۆی بەداتا بۆ پەرلەمانتاران بسەلمێنێت. بۆیە لە کۆتاییدا نەگەشون بە بڕیارێکی کۆنکرێتی لە دەرئەنجامی کۆبوونەوەکەدا تەنها ئەوە نەبێت لیژنەیەک پێک بێنرێت بەڵام نەوتراوە پێگاتەی لیژنەکە چۆن دەبێت و کەی دەست بەکارەکانی دەکات. بەڕای شارەزایان حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری پێشوەختەی هەیە لەبارەی پرسی هەناردەی نەوت بە شێوەی سەربەخۆ ئەستەمە لێی پەشیمان بێتەوە. بۆیە ئەم کۆبوونەوەیە لەگەڵ سەرۆک فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمانی عێراق بۆ دوو هۆکار بووە. یەکەم بڕواپێنانی پەرلەمانتاران بۆ ئەوەی بیرۆکەکانی حکومەتی هەرێمی کوردستان پەسەند بکەن و ڕەوایەتی تەواو بدرێت بە هەناردەی نەوت بە شێوەی سەربەخۆ بەڵام سەرۆک فراکسیۆنەکان نەچوونە ژێرباری ئەو ڕای سەرۆکاتی حکومەت. دووەم کەمکردنەوەی فشارەکان لەسەر سەرۆکاتی حکومەت کە ئێستا ڕایەک لە شەقام دروست بووە باوەڕی وایە کورد بۆ بەدەزێنانی شایستەدارایەکانی دەبێت بگەڕێتەوە بەغداد بەڵام سەرۆکاتی حکومەت گرێبەستێکی پێشینەی هەیە و ڕێگرە لە بەردەم ئەم گەڕانەوەیە. شارەزایان جەخت لەسەرەوەش دەکەنەوە ئەگەرێکی زۆر بێهێزە جارێکی تر هەرێم نەوتی خۆی لە ڕێگەی بەغداوە ناردە بکات و بودجە لە بەغدا وەربگرێت. ئەمەش لە دوا کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکان و حکومەت زیاتر توغ بووەتەوە کاتێک نە حکومەت سازشی لەسەر بیرۆکەکانی خۆی کرد و نە پەرلەمانتارانیش باوەڕیان بە داتاکانی حکومەت دێنا کارەکانیش سپێردران بە لیژنە.